سەرڕای ئەوەی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم بڕیاری دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران داوە، بەڵام ئەم بڕیارە لە هەولێر و دوهۆک قەتیس ماوە و نەگەیشتووەتە سلێمانی و هەڵەبجە. لە سنووری سلێمانی تەنیا فەرمانبەرانی ناوەندی پارێزگاکە زەویان وەرگرتووە، ئەویش بە شێوازی هەوایی بووە و ناتوانن مامەڵەی پێوە بکەن. هاوکات فەرمانبەرانی سنووری قەزا و ناحیەکانی دیکە تەنانەت زەوی هەواییشیان پێڕەوانە بیرراوە. سەردانی سەرۆکایەتی شارەوانیەکانی سلێمانیم کردووە. دەمەوێت لە ڕێگەی بەشی زەویزارەوە بزانم چەند فەرمانبەر لە سنووری قەزا و ناحیەکان فۆرمی وەرگرتنی زەویان پڕکردوتەوە و چەندیان بە شێوەیەکی کردداری سوودمەند بوون. پەیام زانیوێتی سەرۆکایەتی شارەوانیەکان کە بەرپرسن لە شارەوانیەکانی قەزا و ناحیەکان ئامادە نییە هاوشێوەی سەرۆکایەتی شارەوانی نێو شاری سلێمانی بە شێوەی هەوایی زەوی دابش بکات و دەڵێ تا زەوی پێویست بۆ سەرجەم فەرمانبەرە شایستەکان بەردەست نەبێت هیچ زەویەک دابش ناکەین. لە دەرەوەی ناوەندی شاری سلێمانی 43 شارەوانی هەیە و ژمارەی فەرمانبەرانی شایستە زیاتر لە 53,000ن، بەڵام تا ئێستا بەهۆی نەبوونی زەویەوە هیچ فەرمانبەرێک بە شێوەی کردداری سەوی پێنەدراوە. هەر بە پێی زانیاریەکانی پەیام لە سنووری بەشێک لە شارەوانیەکانی وەک سیتەک و کەناریۆ و ماوەت و بەرزنجە و گاپیلۆن و چەندینی دیکە زەویەکان سەر بە وەزارەتی کوشتتوکاڵ و دارایین و تا 50 ساڵی دیکەش ناتوانرێت ڕێگەزەکانیان بگۆڕێت. بەم هۆیەوە گرفتی جددی بۆ دابشکردنی زەوی لە سنووری سلێمانی دروست بوو. هاتوومەتە یەکێک لە نەخۆشخانە حکوومەکانی سنووری پارێزگای سلێمانی و سەردانی یەکێک لەو کارمەندانم کردووە کە لە کەرتی میریدا خزمەتی هەیە و دەڵێ بەهۆی هاوشێوەبوونی ناوەکەم لە 13 شارەوانی دیکە بە سوودمەندبوو ناوم هاتوۆتەوە و پێم وتراوە دەبێت بچی ناوەکەت لەگەڵ ناوە لێکچۆکانت بسڕیتەوە. وڵڵای گرفتەکەمان ئەم زەویانی کە دەرچووە لە شارەوانیەوە کێشەیەکمان بۆ دروست بووە، ئەڵێ ناوی لە یەکچوو هەیە. بۆ نمونە من یەکێکم لەوانی کە 13 شارەوانیم بۆ نووسراوە، ئەبێ بچم ئەستۆپاکی لە 13 شارەوانی بێنم کە ئەم عەرزەیە من وەرم نەگرتووە. زەڕایەنم بۆ نووسراوە، هەڵەبجەی تازەم بۆ نووسراوە، هەڵەبجەی شەیدم بۆ نووسراوە، سەیسایقم بۆ نووسراوە، کەلارم بۆ نووسراوە، کۆیم بۆ نووسراوە، هەولێرم بۆ نووسراوە، قەڵاتزێ و ڕانێشم بۆ نووسراوە. بۆ نمونە پێش سەری ساڵ برادێک چۆ بۆ هەولێر کە بڵین ئەو ئەستۆپاکیم بۆ بێنێت، چۆتە شارەوانی و توێتی بابەجان لێرە نۆدانەیە. ئیتر هەرچۆنێ بە تاکیدکردنەوە و هین کەمیان کردەوە کردویانە بە 4 داناوەی هەولێر. ئێستا ئەبێ بچم ئەوی هەولێریش بڵین لەسەر خۆم لابەرم کە من نیم ئیسیفادەم کردووە. خەڵکێکی ترە بەس ئەمەیە ناوەکەمان لە یەکەچێ، یعنی بەڕاستی وردبینی وایی نابێ. نزیکەی 20 ساڵە عەلی حەسەن لە کایی تەندروستیدا خزمەت دەکات و دەڵێ بەهۆی نەبوونی زەویەوە تا ئێستا زەویمان پێ نەدراوە و لە ئەگەری پێدانیشمان زەویەکان زۆر بەهای کەم دەبێت و تا 15 بۆ 20 ساڵی دیکەش هیچ خزمەتگوزاریەکی پێ ناگات. پێش ئێمەش کارمەندانی کە هەیە لە 2006 کە ناوێن هەر هاتوۆ عەرز وەرگرن، بەڵام زەوی نەبووە لە شارەوانیەکە تا زەوی وەرگرن. ئیتر وا تەمەنیش بەسەر چوو. مثلا من حالیان 20 خاڵم هەیە، خۆم 15 ساڵە تاعین بووم بە بۆنی مناڵەکانی شوخۆمان و 20 خاڵمان هەیە ئێمە. ئەم 20 خاڵە ئەم ساڵی داهاتووشەوە 22 خاڵە، چونکە یەکەم ساڵێکی بەسەرا ڕۆی لەو کاتی ناوەکان هاتوونەتەوە تا ئێستا زەوی ماوەەر نەگرتووە. بە بۆنێەوە شارەوانەکانی زەڕایەن و شارە زوور ئەڵێ زەویمان نییە بۆ دابشکردن. ئەو زەویانەشی هەیە کەمە و بەش ناکات. ئەو جێگایانەشی کە بەتەما هەن بڵین لە سنووری شارەوانیە و قوتاقوتایکەن و دابەشی بکەن دوورە لە شارەوانیەکان و یعنی ئەمەلی ئەوەی تیانە خانووی لێ دروستکرێ و ئینسان بچێت یا بژی تاوەکو 15 ساڵی کەش ڕەنگە هەر ئەو شوێنە ئاوەدانی بۆ نەچێت. ئەو شوێنانی کە بەتەما هەن دابشیکەن لە شارەوانی زەڕایەن و شارەوانی هەڵەبجەی تازە قەزای شارە زوورە. ساڵی ڕابردوو سەرۆکایەتی شارەوانی ناوەندی سلێمانی بە شێوەی هەواوی زەوی بەسەر نزیکەی 20,000 فەرمانبەری نێو شاردا دابش کرد، بەڵام تا ئێستا ئەو زەویە هەواییانە بە شێوەی کردداری قۆناغەکانی کوژاننەوە و نەخشەسازی و وێنەی تۆمار و تاپۆی بۆ نەکراوە و ئەو قۆناغە چەند ساڵێکی پێدەچێت. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.